ئەمڕۆ ئێمە بەشداریمان لە پێشانگایکی هوەری کردووە کە تێدا وێنەی تابلێت چەند قوتابیەکی تێگە کراوەتەوە بەگشتی ئەگەر بێت و باز لە تابلۆکانی هەموو قوتابیەکان بکەین زیاتر باسی خەون و هیواکانی قوتابیان دەکەن کاوڵێنجاوە لە ڕێگەی وێنە کێشانەوە جەری ببڕن و گەر بێت و باز لە تابلۆکی خۆم بکەم ڕاستیەکەی تابلۆکی من وێنەیەکی هونەرمەند ڤێنسێت ڤانکوخ کە هونەرمەندێکی هۆڵندیە و من وەکو هەوادارێکی سەرسەختی ئەو هەستاوم بە کێشانەوەی وێنەکەی بەڵام من گەر لەم وێنەدا باسێکی لێ بکەین وەکو تەرکیستان دابێت تۆزێک دەستکاریم کردووە و تا هەستاوم دوو وێنەی هونەرمەندی ڤێنسێت ڤانکوخم تێکەڵ کردووە کە وێنەی ئەسمانەکە وێنەی ستێری نایتە و لەگەڵ وێنەی جەستەی هونەرمەند ڤێنسێت ڤانکوخ تێکەڵم کردووە چۆن بڵێ لە وێنەکەدا ڤێنسێت ڤانکوخ بە دیاری شەوێکی ئەستێراویەوە دانیشتووە وەکو بڵێ خەمێکی و پەژارەیەکی هەبێت و ئەو ڕەنگەی کە لە وێنەکەمە بەکارمێنا و وێنەی ئەکرلیکە و یانی ڕەنگی ئەکرلیکە و هەروە ڤێنسێت ڤانکوخ لێرەدا بە دیاری ئەم شەوە ئەسمانیەوە دانیشتووە کە بەجێر خەمەکانیەوە دانیشتووە و ڤێنسێت ڤانکوخ خۆی لەم بارەیەوە وتەیەکی هەیە کە دەڵێت چەند زەحمەتە کە شەو مانگ و ئەستێرەکان بە دیار چیرۆکی خەمەکانی تۆ بخەون توش بە خەم و پەژارەوە دابنێژێت و ئەم وتەی ڤێنسێت ڤانکوخ پڕ بە پێستی وێنەکەی منە و منیش وەکو هەوادارێکی ئەو کە بەخۆمان دەڵێن ڤێنسێت هەستاوم بە کێشانەی وێنەکانی و وەکو چەندە قوتابیانی دیکە و هاوڕێیانم کە هەستاون خەونەکانی خۆیان لە نەوێنەکانی خۆیان دەربڕیوە ئەو ڕۆ زۆر خۆشحاڵ بووم بەوەی کە هاوڕەکانم ئامادە بوون لێرە وەروها زۆر سوپاسی مامۆستایان دەکەم کە ئەو پێشانگایان بۆ ئێمە کردەوە وەروها کە زۆر لەگەڵ ئێمە ماندوو بوون زۆر سوپاسیان دەکەم دووبارە بۆ ئەو کەسێک کە ئەو پێشانگای بە ئێمە بەخشی و ئەو ڕۆکە لێرانە زۆر هونەرمەند و وەروها کەسانی بەتوانە و هاوڕەکانم لێرانە بەشدارن کە تابلۆی چەند جوانیان کێشاوە و بە دوانەوە یاخود زیاتر و لێرە ئەمنیش بەشداریم کردووە بەو تابلۆیم کە دەمەوێت باس لە مەبەستی تابلۆیەکەم کەم یاخود کە مەبەستی لە چێ تابلۆکەم لێرانە باز لە ئافرەتێک دەکات کە باز لەو دەکات کە ئافرەت چەند بەتوانای یاخود چەندە دەتوانێت پشت بەخۆی ببەستێ وەک دەبینن ئافرەت لێرانە لە ژینگەکەی مندا چۆن دەڵێ بۆیە بەکڕاوندێکی ڕەشم پێبەخشەوە یاخود ڕەنگێکی بلاکم پێبەخشیەوە لەبەرەوەی ئافرەت دەتوانێت بەتەنها پشت بەخۆی ببەستێ و لە ڕووی دەرەوەی تابلۆکەشم ئەلوانی زیاترم بەکارهێناوە لێرەش مەبەستی لەوەیە کە چەندە گوزارش لە هێز و توانەکانی دەکات کە دەتوانێت بۆ خۆی پشت بەخۆی ببەستێ و لێرە ئافرەت و گەردونم تێکەڵ بەیە کردووە لەبەرەوەی ئافرەت و هەم لەو دنیا و هەم لە دنیاکەی کێشدا ڕۆڵێکی گرنگی هەیە و بوونی هەیە و گرنگێکی زۆری هەیە و بەژاریم کردووە لە پێشانگایەکی هونەری لەگەڵ کۆمەڵە قوتابی دیکە لە هەمان قوتابخانەوە هاتووینە کە کارەکانمان پیشان دەدەین بە کۆمەڵێک کەسایەتی شارەزا و لێ هاتوو و ئەو وێنەی کە من کردومە سەر بە ڕێبازی ئەکریلیکە و هەروەها ئەگەر بێم و باس لە وێنەکەم بکەم سێ وێنەی وێنەکەش چی هۆڵندی ڤێنسێت ڤانکوخم تێکەڵ کردو بە یەکتری ڕەنگە زۆرێکتان بڵند کە ئەو وێنەکەشە بۆچی لەوێ مۆسیقا دەژێنێت سەرتا ئەگەر باس لە وێنانەکەم کە تێکەڵم کردو بە یەکتری وێنەی سێری نایت و هەروەها سەنفلاوەر و هەروەها ڤایۆنیستی ڤێنسێت ڤانکوخم تێکەڵ کردو بە یەکتری و لێرە بۆچی ئەمریکەمانم بەکارهێناوە چونکە خۆم کەمانژەنم و هەروە حەزم بە کەمانچەیە و هەروها لەو لاشەوە وێنەی گوڵی سەنفلاوەرم بەکارهێناوە وێنەی گوڵی تریشی زۆر هەبوو بۆ نمونە گوڵی بادەم یان ئەوانەی دیکە خۆم لەوێەوە حەزم بە گوڵی سەنفلاوەر بوو و هەروەها گوڵی سەنفلاوەر دەگونجێت لەگەڵ وتەیەکی خۆی و هەروها لەگەڵ وێنەکەدا کە لێرەدا گوڵی سەنفلاوەر ڕەنگی زەردە بۆیە بەکارم هێناوە و هەروها ئەو مۆسیقایشم بەکار هێناوە چونکە ئامریکەمان بەوە ناسراوە کە دەنگێکی تراژیدی هەیە و هەروها لەوێدا وێنەکەش ڤێنسێت ڤانکوخ چونکە خۆی لە ژیانی خۆیدا بە هۆکاری چینایەتی و کۆمەڵایەتیەوە خەترێکی زۆری لەکراوە هەروەها بە هۆکاری هەژاریشەوە خۆشی لە ژیانی نەبینیوە ئەوش ناسانترین و هەروە ئاشکراترین نمونەیە کە تەنها 23 ساڵ ژیانی بووە لەبەرەوەی کە کۆتایی بە ژیانی خۆی هێناوە و هەروها لەوێدا ئەو بە ئامریکامان خەمەکانی ژیانی خۆی تراندووە و هەروەها خەمەکانی ژیانی خۆی ژاندووە و هەروەها خەمەکانی ئەوەندە گەورە بوونەوە هەروەها تەنانەت گوڵەکانیش نەیانتوانیوە بەرگەی بگرن بەرامبەر بە خەمەکانی ئەو زرد بوونەوە هەروەها ئەسمانەکەش وێنەدانەوەی ئەو ئیشە جوانەی ئەو هەروەها ئەو بیرکردنەوە جوانانی ئەو کە لە نێو مشکیدا هەیە و هەروەها سەبارەت بە وێنەی سێری نایت ڕەنگە زۆرێکتان زانیاریتان لەسەری هەبێت کە بە سێم ناودارترین وێنە دادەنرێت لە ئاستی هەموو جیهانایە کە پێکاتووە لە ئەستێرە و هەروها کۆمەڵێک ڕەنگ کە تێکەڵ بە یەکتری کراون و هەروها سەنفلاوەری ژێکێکە لە سێمین وێنەی ڤێنسێت ڤانکوخ کە زۆر ناودارە چونکە چەندین ڕەنگی جیاوازی تێکەڵ بە یەکتری کردووە خۆشی حەزی بە گوڵی سەنفلاوەر بووە تەنانەت کاتێکیش مردووە لەسەر گۆڕەکەی گوڵی سەنفلاوەریان بۆ داناوە
و ئەگەر باس لە وتێک بکەم کە هی خۆیەتی ڤینسنت ڤان کۆخ دەڵێت خەمەکان تەنانەت هەتاوەکو لێ هەناسەم هاتوونە و تەنانەت تاوەکو مردنیش هەروازم لێ ناهێنن و من خۆم لەبەرەوەی ڤینسنتێکم واتە هەوادارێکی ئەوەم و هەروەها ئەوە ئاشنای ئەوم تەنانەت خەمەکانی لەسەر ژیانی خۆشم ڕەنگی داوەتەوە لەسەر دەستی خۆشم بۆی حەزم کرد لە وێنەکەیە پیشانی بدەم ئەوەنێک کە لەسەر وێنەکە گرنگ بوو باسی بکەم هەر ئەوەندە بوو و گەڵم چەند ماوەی خاند تەنها ڕۆژم نیوێکی خایند ئەوش لەبەر ئەوەی کە خەریکی خوێندن بم بۆیە زیاتر خاند ئەگەنا وێنەکەشانی پینتینگ لەبەری خولیای خۆمە کاتی زۆری ناوێت و هەروەها وێنەکانیشم لەبەری ڕەنگەکان تۆزە نەشاز دەرئەکەون بە شەو وێنەکەم کێشاوە بەڵام ئەو کێشە نییە بۆ من ئەوەنە کە پێویست بوو لەسەر وێنەکە بیڵام ئەوەنە هیوای خۆشتم کە کۆمەڵی قوتابی بەشداریمان کرد لەو پێشانگایە و بە کۆمەڵێک تابلۆی جیاواز بەشداریمان کرد هەریەکە تابیری خۆی هەندێکیشان لەسەر هونەرمەند و ئینسانی لێ هاتەوە تابلۆکانیان دروست کردو و تعبیریان کردووە بەڵام تابلۆکەی من تعبیری خۆم و بەگشتی زۆربەی خەڵکیش تێدەگەن نەک تەنها ئەوانەی ئەزممویان لێ هەیە ئێستش باسی تابلۆکەی دەکەم شی ڕۆژ و شەو لەسەر ئەساسێتی گردوون ئافرەت بەشی سەرەوەی مێشکی ڕووناکی ڕۆشناییە لە بۆ مرۆڤ بەشی خوارەوەشی ئارامی یانە گەرە تو پەنا ببێ لە بۆ ئافرەت ئەو دەتانی ناخی خۆی وەک پەناگەی لۆت بکاتەوە و ئارەمیت پێ ببەخشی دەتانی کێشە و مشکلەکانت لە لای ئەو باز بکەی دەتانی بە جوانترین و بە ئەندازەترین نەوە لە بۆت حەل بکاتن یعنی هەموو ئەوەک دەزانی کە وڵاتێک مەسەلەن تووشی مشکلەی دەبی ئەوان سەرۆکەکان دەگۆڕن لە بۆ ئافرەت چکە ئافرەت بە وردی و بە جوانی و بە نەخشە سازیەوە لە بۆ کێشەکە دەڕواتن یعنی پێش وەختە پێشبینی خۆی دەکاتن لە بۆ هەموو کێشەکانی یعنی بەگشتی ئافرەت دەتانم بڵێم نەک نیوە سێ جارێکی گردوون دەتانی بە ئافرەت بەڕێوە بچێت ئەو پێشەنگایانە ساڵانە پێشەنگای تایبەت دەکەینەوە بە قوتابخانەکەمان کە زیاتر لە 1200 لەوحە بەشداری دەکەین هەر قوتابیەک کاری دەستی خۆیوی و معجبی بە هەر هونەرمەندێک بە هەر فەنێک ئەوی کە لە دڵیتی بتوانانی دەری بڕی لەسەر ئەو کانفاسەی کە ڕسمە وێنەکە لێ دەکەوت تەقدیم بکە لەو معرەزەیە 120 تابلۆمان داناوە زیاتر لە 50 قوتابی لەگەڵ خۆمان هێناوە بۆ کارەکان چونکەوانی ترگە لە زۆرن ئیشەڵڵا بۆ پێشەنگای گەورەتر دادنین بۆ کاتە بتوانین زیاترین خزمەت بکەین و ئاستی هونەر بەرەو پێشەوە بین بۆ زیاتر و زیاتر ئەمڕۆ هەڵساین بەکردنەوەی پێشەنگایەکی هونەری لە ژێر چاودێری بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر مامۆستا لوقمان سەعید و بە هاوکاری چالاکی قوتابخانەکان کە پێشەنگایەکەمان بریتی بوو لە 120 لەوحەی کە قوتابیەکانمان تێدا بەشداریان کردبوو کە 50 قوتابی بوو کە بەشداری ئەم پێشەنگانەیان کردیە و مەبەستمان لە ئەو پێشەنگایانە زیاتر دەرخستن و توانە و بەهرەمەنی قوتابیەکانمانە. ئەمڕۆ لەگەڵ هاوڕێکانم بەشداریمان کردووە بۆ ئەوەی هونەرەکەمان دەربخەین زۆر وێ تابلۆیەکان زۆرینەیە زۆر جوانن هیوای سەرکەوتن بۆ هەر یەک لەوانی بەشداریان کردێ دەخوازم ئەلێرەدا ئەو تابلۆی کە ئەمن کێشاومە ویستم ئەو وێناکردنەی کە لە مێشک و لە دەروونم داهات و سۆ دەکاتن دەری بخەم بۆ ئەوەی کە وێنەک بیتن هەر بە سیرکردنی ئارام ببیەوە وەک دەبینین ڕەنگە ئارامەکانی وەکو پەمەیی مۆر و هەروە شینی ئاسمانی و شینی تۆخ و هەروە سپی و مۆری کاڵم تێدا بەکارهێناوە بۆ ئەوەی هەر بە سیرکردنی هەز بە ئارامی دەروونت بکەیت هەستایم بەکردنەوەی پێشانگایەک بۆ قوتابیانی قوتابخانەی هەولێری ئامادەی هەولێری کچان کە ئەمەش خۆی لە چەندین تابلۆی ڕەنگاوڕەنگ کە بە دەست و پەنجەی قوتابیەکانی ئەم قوتابخانەیە نەخشێنرا بوو دەستخۆشیان لێ دەکەین و هیوادارین ئەو قوتابیانی لە قوتابخانەکانی دیشە ئەو بەهرانیان هەیە ئەو بەهرانەی خۆیان بە دەربێخن لەبەر ئەوەی قوتابخانە تەنها هەر جێی خوێندن نییە بەڵکوم دروستکردنی خەڵکی بەهرەمەندە و دیاڕیەخستنی ئەو قوتابێت بەهرەمەندانەشە دەستخۆشیان لێ دەکەم دڵخۆش بووم بەوەی کە ئەمڕۆ دیتمان بە چاوی خۆمان
کە لە قوتابخانەیەکی ناو شاری هەولێر قوتابی بەهرەمەندی وا دروست بووینە کە تابلۆکانیان تەمەشا دەکەیت لە مستەوای هونەرمەندی گەورە دیارە دەستیان خۆشبی سوپاسدان دەکەین. کۆمەڵی قوتابی بەهرەمەند و دەسڕەنجین هەڵسان بەکردنەوەی پیشانگایەکی وێنە کێشان کە کۆمەڵێک بەرهەمی ناوازە و جوانیان پێشکەش کردووە. ئەم بابەتە دەچێتە چوارچێوەی گرنگجیدان بە بابەتی هونەر و بەهرەکانی قوتابیان لە ناوەندەکانی خوێندن. ساڵانە ئێمە لە بەشی چالاکی قوتابخانەکان چەندین پیشانگا و بۆنە بۆ ئەم قوتابیانە دەکەینەوە و چێبرچێ لە نێوان قوتابیەکان دەکەین. دیارە قوتابخانەکانیش گرنگە خۆیان ڕۆلیان هەبێ و هەڵبستن بەکردنەوەی پیشانگا و دەرفەت بدەن بە قوتابیان بۆی بەهرە و تواناکانیان بخەنەگەڕ و پێشکەشی بکەن و ئەم بابەتانەی کەوا توانایان هەیە لە ڕووی هونەری، لە ڕووی مۆسیقی، لە ڕووی وەرزشیەوە ئێمە لە پەروەردەی ناوەند گرنگی تەواویان پێدەین و دەرفەتیان بۆ دەرەخسێنین بۆی بتوانین قوتابی هەم لە ڕووی خوێندن هەم لە ڕووی بەهرەکانیان بۆ بینی نەدی وا لە داهاتوو ئەندامی کاریگەر و بەتوانا و بەهرەمەندی لێ دەربچێ لە قۆناغەکانی داهاتوو. بە تاکید وە گوتم ساڵانە ئێمە بۆ قۆناغە جیاجیەکان پیشانگایان بۆ دەکەینەوە، پەخشنامەی سەردیوار دەکەینەوە، فیستیڤالیان بۆ ئەنجام دەدەین و بە تاکید قۆناغ بە قۆناغ ئێمە هەڵسەنگاندنیشیان بۆ دەکەین، پیشانگایەکی فراوان بۆ سەرجەم ناوەندەکانی خوێندن لە قۆناغی بنەڕەت و ئامادەی بەجیا دەکەینەوە و سەرجەم بابەتەکان هەڵسەنگاندنی بۆ دەکرێت لەلایەن لێژنەیەکی دیاریکراو و هەموو ئەم قوتابی و هەموو ئەم بابەتانەی پێشکەش دەکرێت دیارە خەڵاتیان پێشکەش دەکرێت و گرنگجیدان و ڕێز و سوپاس بە هەم بە مامۆستا هەم بە ستافی ئیدارەی قوتابخانە دەبەخشرێت.